کۆتا خاڵم بەڕێزان لە مەسئلەی دەستگیرانداریە بە تایبەت ئیتر ئەو دەستگیرانداری کە ئێمە باسی ئەەکەین دوای مارەکردنە چۆن پێشمارەکردن ئەو دوو گەنجە بێگانن هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە دوای مارەکردن ڕاستە ئەبنە حەڵاڵی یەکتر بەڵام تکات هەندێکم بەڕێزان کۆمەڵگای ئیمڕۆی ئێمە وا دەخوازێکە لە قۆناغی دەستگیراندارێتیە زیادەڕەوی نەکەن لە پەیوەندەکانتانە بە تایبەت مەسئلەی سەرجێیی و ئەو شتانی کە ڕاستە شەرعەن ڕێگەی پێدراوە بەڵام گرفتی زۆر گەورەی کۆمەڵایەتی دروست دەکات بەڕێزان ئەگەر ئەم دوو کەسە پێکەوە نەگەشتنە قۆناغی گواستنەوە جیابوونەوە ئەم ئافرەتە چۆن سەیری کەسوکار و چواردەوە بکات لە واقعە بۆ بەبێوەژن جاری وایە حەمل دروست دەبێت دوای 6 مانگە گوازرێتەوە حەملی هەیە مناڵی ئەبێت ئەمانە کۆمەڵێک کارەساتی کۆمەڵایەتی دروست ئەکات بۆیە تکاتان لێکم خۆشەویستان قۆناغی پێش مارەکردن هیچ پەیوەندیک تێدا ڕێگە پێدراو نییە قۆناغی پێش مارەکردن هەر گەنجێک ڕەگەزی بەرامبەرەکەی خۆش ئەوێت ماری بکات بچێتە داوای ماری بکات ئەمە خۆشەویستی حەقیقیە نەک نامەگۆڕینەوە و پەیوەندی 3-4 ساڵیش ناشەرعی کە مارەکردنیش ڕوویدا لە دوای گواستنەوە ئەبێت کۆمەڵێک عیلاقە هەیە دروست بێت پێش گواستنەوە بە تایبەت ئەوەی کە عەرزم کردن سەرجەیی و دوخول پێش گواستنەوە کۆمەڵێک کارەسات دروست دەکات کە دواتر خۆتان پەشێمان ئەبن لێی بۆیە هیوادارم ئەم چەند خاڵە بە هەند وەربگرن بۆ ئەو گەنجانە بۆ ئەو خوشک و برایانەی کە مؤهلن بۆ ئەوەی زەواج بکەن گەشونەتە تەمەنێکە ئیتر شەرعەن و عورفەن ڕێگە پێدراون زەواجکەن ئەگەر ئەم خاڵانە ڕەچاو بکەن خۆتان زۆرترین سوود دەبینن ئەگەر ڕەچاوی نەکەن ئەوەی کە زیان دەکات خۆتانن بەڕێزان وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته